بسم الله بناوی خوای بەخشندە و میهرەبان. خۆشەویستانم، ئاشتی پەروەردگار وەکو نمەی باران بڕژێ بەسەرماندا. زۆر حەز دەکەم لە ڕەمەزان باسی باران بکەم و لە خوای گەورە دەپاڕێمەوە بێ ئومێدمان نەکا بارانێکی زۆرمان لە بۆ بارێنی، بەفر و بارانێکی زۆر ساڵانە کە بەفر و باران دەبارێ هەموو خەڵک شادومان و بەختەوەر دەبیتن، چونکە لەبەر ئەوە وایە کاتێک کە حەدیسی لەسرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کە کاتێک خوای گەورە باران لە بۆ عەبدەکانی خۆی دەبارێنێ، سۆز و بەزەیی خۆی تەبارەک و تەعالایە لە بۆ عەبدەکانی خۆی و ژینگە دەبوژێتەوە. سونەتە لە کاتی باران بارین دوعا بکەین. ئەو جەوەرە باران بباری و لە ناو ڕەمەزان بین و دوعا بکەین، دەبی سونەتشبی کە دوعا بکەی و زمانمان بە ڕۆژی بی، دەبی ئەو دوعایانە ئەو نزا و پاڕانەوە چەندە کاریگەر بیتن. خۆشەویستانم، بە هەمومان کەسایەتیمان وەکو کەسایەتی ئاو بی کە ئاو خزمەتی هەموو مرۆڤایەتی دەکا بەبێ جیاوازی. چەند خۆشە ئینسانی مسلمان وەکو ئاو خزمەتی هەموو مرۆڤایەتی دەکا. کاتێک کە ئەتۆ ئاو دەخۆیەوە، ئاو پەیوەندی بەوەوە نییە کە تۆ مسلمانی یان مسلمانی، تینویتی دەشتێنی ئی هەموو کەسێک بە چاوپۆشی لەوەی چ دینێکە، چ ڕەگەزێکە، چ قەومێکە، چ کەسێکە، تینویتیمان دەشتێنیتن. دەبا ئێمەی مسلمانیش خوا وەکو ئاو ئاسا، وەکو ڕۆژ ئاسا، وەکو مانگ ئاسا خزمەتی مرۆڤایەتی بکەین، خزمەتی ژینگەی دەوروبەرمان بکەین، ببینە نمە و ببینە باران، مرۆڤایەتی ببوژێنینەوە. سپاردەی خوای گەورە بن، لە زنجیرەی داهاتوو دەتان بینمەوە. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله.